لە گوندێکی سربەشاری هەولێر تەواوی ئەندامانی خێزانێکی 5 کەسی کوژران و تەرمەکانیان لە ناوچەیەکی چۆڵەوانی دەرەوەی گوندەکەدا دۆزرانەوە. بە پێ و زانیاریانەی لە شایەت حاڵەکانەوە وەرگیراوە، ڕووداوەکە شەوی چوارشەمە لەسەر پێنجشەمەی هەفتەی ڕابردوو لە گوندی پێڕەشی سربەناحی کەسنەزانی شاری هەولێر ڕوویداوە و ئاسەواری ئەشکەنجە بە جەستەی کوژراوەکانەوە بووە. سەرچاوەی شێمنی لەبارەی ڕووداوەکەەوە بە پەیامی ڕاگەیان خێزانەکە ئاواری ڕۆژاوای کوردستان و ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان نیشتەجێن لە ماڵەکەی خۆیاندا کوژراون، بەڵام دواتر تەرمەکانیان بۆ ناوچەیەکی چۆڵەوانی نزیک گوندی پیرڕەش گوازراوەتەوە. خێزانەکە لە باوک و دایک و 3 منداڵ پێکاتون کە تەمەنی منداڵەکان لە نێوان 5 بۆ 13 ساڵیدایە و تا ئێستا هەوەکاری کوژرانیان بە فەرمی ئاشکران نەکراوە. لەوبارەوە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر ڕایگەیاند تۆمەتباری سەرەکی ڕووداوەکەی دەستگیر کردووە و دانی بە تاوانەکەیدا ناوە. لە ڕاگەیاندراوێکدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر ئاشکرای کردووە تۆمەتبارەکە سەرەتا سەرۆکی خێزانەکەی بەناوی بەسام حسێن ڕەسوڵ بە گوللە کوشتووە و دواتر هاوژینەکەی بەناوی سوالین محەممەد نەزیر و پاشان هەر 3 منداڵەکانی بەناوەکانی حسێنی تەمەن 11 ساڵ و ڕوشکا 7 ساڵ و محەممەدی تەمەن 5 ساڵ کوشتووە. ڕاگەاندراوەکەی ئاسایشی هەولێر باسی لە هۆکاری کوشتنی ئەو خێزانە کوردەی ڕۆژئاوای کوردستان نەکردووە، بەڵام ئەوە هاتووە لە کۆڵینەوەکان لە دۆسیەکە بەردەوامە و لە ئەندێکی نزیکدا ئاسایش زانیاری زیاتر دەخاتە ڕوو. هاوکات بەوتەی شایەت حاڵانی ڕووداوەکە ئەو خێزانە خەڵکی ناوچەی دێری ڕۆژاوای کوردستان و لە چەند هەفتەی پێشودا خانوێشیان لە گوندی پیرڕەش کڕیوە و گومان دەکرێت ڕووداوی کوشتنیان پەیوەندی بە کڕینی خانوەکەوە بێت. بەو پێی ئەندامێکی ئەو خێزانەی خانوەکەیان فرۆشتووە بە مامەڵەکە ناڕازی بووە. بەپێی وتەی شایەت حاڵانی ڕووداوەکە کە تەرمەکانیان بینیوە ئاساواری بەرد بە جەستەی سەرجەم ئەندامانی ئەو خێزانەوە دیار بووە، بۆیە گومان دەکرێت بە بەرد کوژرابن، بەڵام ئاسایشی هەولێر ڕایگەیاندووە کە بە فیشە کوژراون. بۆ ئەنجامدانی توێکاریش تەرمەکان ڕەوانەی پزیشکی دادوەری هەولێر کراون. کە سوکاری کوژراوەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند وێنەیەکی ئەو خێزانەیان بڵاو کردووەتەوە و داوایان کردووە بکوژانیان بدرێنە دادگا. هەر لەسەر ڕووداوەکە پۆلیسی هەولێر ڕایگەیاندووە ڕۆژی شەممە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا وردەکاری کوژرانی ئەو خێزانە و ژمارەیەک دۆسیەی دیکە ئاشکرا دەکات.